سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش قوتابیان خوێنکارانی عەزیز. بەردەوامین لە باسکردنی کەمترین کۆنمرەکان بۆ زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان کە لە ساڵی خوێندنی 2022-2023 هاتوونەتەوە. تاوەکو زانیاریتان بدەینە سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆڵاین پارالێل ئێواران پارێزگا و گشتەکەی. ئێوەی خۆشەویستیش لەگەڵمانە بن بۆ ئەوەی لە زنجیرە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆی سۆران بەردەوام بین و لە کۆلێژی نوێدا پێتان بگەینەوە کە ئەویش کۆلێژی زانستە تاوەکو بزانین بەشەکانی چەندن و کەمترین کۆنمرەکان چۆن بووە. ئێوەی خۆشەویستیش بتوان لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوود لەو کەمترین کۆنمرانە وەربگرن. فەرمون با پێکەوە تا کۆتایی ڤیدیۆ بینەر بین. یەکەم بەشمان لە کۆلێژی زانست لە زانکۆی سۆران بریتیە لە بەشی بایۆلۆجی واتە زیندەوەرزانی. پارێزگا 81.758 بۆ زانکۆڵاین وە گشتێکەی 88.352. پارالێلی پارێزگا 76.167 گشتێکەی 82.966. بەشی کیمیا لە کۆلێژی زانست لە زانکۆی سۆران 73.832 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 80.12. پارالێلی پارێزگا 68.7 و گشتێکەی 84.114. بەشی کۆمپیوتەر 72.167 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 80.4. پارالێلی پارێزگا 66.534 و گشتێکەی 73.4. بەشی ماتماتیک لە کۆلێژی زانست لە زانکۆی سۆران 65.1 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. پارالێلی پارێزگا 58.447 و گشتێکەی 59.231. کۆتا بەشمان لە کۆلێژی زانست لە زانکۆی سۆران بریتیە لە بەشی پەترۆلیۆم و جیۆسایتس کە تەقریبەن ئەتوانین بڵێن جیولۆجی نەوت واتە زەویناسی بۆ نەوت. زانکۆڵاینی پارێزگا 65.048 و گشتێکەی 77.4. پارالێلی پارێزگا 58.9 و گشتێکەی 61.2. قوتابیان و خوێنکارانی عەزیز ئەوەی باسمان کرد بریتی بوو لە کۆلێژی زانست لە زانکۆی سۆران. کەمترین کۆنمرە وەرگیراوەکانمان بۆ ئەوەی خۆشەویست باس کرد. بە هیوایەوەی جێگەی سوود و ڕەزامەندیتان بوو بێت و لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ئەمساڵ سوودی لێ ببینن. بە هیوای سەرکەوتنتان ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان بێبەش مەکەن لە کەناڵەکەمان. هیوادارین سەرکەوتوو بن.